پێنج سیناریۆی ئەمریکی بۆ هێرشی وشکانی بۆ سەر ئێران ئاشکرا دەبێت. گۆڤاری فۆڕن پۆلیسی ئەمریکی راپۆرتێکی ئەوەی ئەگەر جەنگێکی وشکانی لە نێوان واشنتۆن و تاران ڕوو بدات، سوپای ئەمریکا لەکوێوە دەچێتە ناو خاکی ئێران ئامادە کردووە. شارەزانی سەربازی بۆ گۆڤارەکە ئاماژە بە 5 سیناریۆ و 5 دەواازەی جیاواز دەکەن، بەڵام جوگرافیای سەختی ئێران وای کردووە هیچ کام لەم ڕێگەیانە بێکێشە نەبن. دوورگەی خارگ شادەماری یابووری ئەم دوورگەیە ناوەندی قورسایی یابووری ئێرانە و 90% ئەو وڵاتەی لێوە هەناردە دەکرێت. هەرچەندە کۆنتڕۆڵکردنی ئەم خاڵە دەبێتە هۆی ئینفلیتکردنی یابووری ئێران، بەڵام بەهۆی بچووکی و چڕی دامەزراوەکانی دەبێتە ناوچەیەکی مەترسیدار بۆ پێکدادان و کارێساتێکی ژینگەی و وزە لە جیهاندا. گەرووی هورمز جەنگی سیەکان هورمز گرنگترین خاڵی گواستنەوەی وزەیە لە جیهاندا. کۆنتڕۆڵکردنی ئەم گەروە وەک چەقۆیەک وایە کە دەستی هەموو لایەکی پێدەبڕێت، چونکە هەر تێکچوونێک لەم ناوچەیەدا نرخەکانی نەوت لە بازارەکانی جیهان بە شێوەیەکی شێتانە بەرز دەکاتەوە. سێ دوورگەکەی کەنداو دوورگەکانی ئەبوو موسە تونبی گەورە و بچووک زیاتر لە بایەخی یابووری بایەخێکی سیمبولی و سیاسیان هەیە. گرتنی ئەم دوورگانە هاوسەنگی سەربازی ناگۆڕێت، بەڵام ململانێکی توندی سیاسی لە نێوان وڵاتانی کەندا و ئێران دەخوڵقێنێت. ڕێڕەوی چابەهار دەواازە کراوە بێسوودەکە. چابەهار لە باشووری ڕۆژهەڵات بەراورد بە کەندا و ناوچەیەکی کراوەترە بۆ جوڵەی سەربازی، بەڵام کێشەکە ئەوەیە ئەم ناوچەیە لە ناوەندا ستراتیژیەکانی تارانەوە زۆر دوورە و گرتنی فشارێکی ئەوتۆ ناخاتە سەردەسەڵاتی ناوەندی. تەوری ئابادان خوڕەمشار ڕێگایەکی پڕ لە میلیشیا، ئەمە کاریگەرترین ڕێگایە بۆ هێرش، چونکە دەکەوێتە پارێزگای خوزستانی دەوڵەمەند بنەوت، بەڵام ئەم ڕێگایە لە بەسڕەوە دەست پێ دەکات. لێرەدا بۆ یەکەم جار هێزەکانی ئەمریکا ڕوبەڕووی گروپی چەکدارەکانی وەک حەشدی شەعبی دەبنەوە پێش ئەوەی بگەنە سنوورەکانی ئێران. ئەمە ژواتە جەنگێک کە ڕەنگە لە عێراقەوە دەست پێ بکات و پاشان ببرێتە ئێران. بەپێی دەرەنجامی فۆڕن پۆلیسی جوگرافیای ئێران سەلماندوێتی کە قەڵایەکی سروشتیە، هیچ کام لەم 5 دەواازەیە ڕێگایەکی یاسان نین. یان جیهان تووشی قەیرانی وزە دەکەن، یان سوپای ئەمریکا دەخەنە ناو جەنگێکی درێژخایەنی چەکداری لەگەڵ میلیشیاکان لە ناوچەکەدا.